سڵاو گوڵەکانم ئەم کاتتان باش چۆنن دەنگ و باستان من دکتۆرە باخچەم لە بەرنامەیەکی نوێ هاتمە وڵاتان هەتە بزانم ئەم شووی هاوینە بە چیەوە بەسەرە بن پێویستە لەبەر ئەوەی کاتێکی زۆرتان لەبەردەستایە ئەوە بە شتێکی سوودبەخش بەسەری بەرن وەکو فێربوونی زمانێکی نوێ وەکو چەند چالاکێکی وەرزشی کەواتە هەوڵ بن زۆرترین کاتەکانتان بە شتی بە سوودەوە بەسەر بەرن لە بەرنامێکی نوێ هاتمە وڵاتان و بزانم ئەزانن بابەتی ئەمڕۆمان باسی چیەکە بزانم زیرەکن ببورن وتمان چی؟ وتمان بابەتەکەمان بینتان من چەند خەواڵوو بووم کاتە باسی خەوتان بۆ بکەم بەڵێ بابزانین نووستن چییە؟ نووستن چییە و کەی پێویستە نووستنێکی تەندروست و باشمان هەبێت هەروها ئەو شتانە چین کە ئەبێ بیکەین بۆ ئەوەی شەوان زوو خۆمان لێ بکەوێت بابزانین سەرەتا لە نووستنەوە دەست پێکەین بابزانین نووستن واتە چی؟ نووستن ئەو کردارێک کە ئارامی ئەبەخشێ بە جەستەمان و بە مێشکمان هەروها ئامادەمانەکە بۆ ڕۆژێکی نوێ و وزەیەکی زۆر باشمان پێبەخشێ کەواتە ئێمەی مرۆڤ لە گەورە هەتا بچووک پێویستمان بە نووستنێکی باش هەیە بۆ ئەوەی دەستپێکی ڕۆژێکی باشمان هەبێت و هەروەها چەند چالاکێک ئەنجام بین لە ڕۆژەکەیە ئێستا زانیمان نووستن واتە چی؟ باشە بزانین کاتەکانی نووستن بۆ هەر یەکێکمان چۆنە بێ تۆی گوڵ کاتی نووستنەکەت جیاوازە لەگەڵ خوشک و براکەت و لەگەڵ هاوڕەکانت و لەگەڵ دایک و باوکتە واتە نووستنی هەر کەسێک پێیوەستە بە تەمەنی کەسەکەوە واتە بۆ هەر تەمەنێکی جیاواز کاتێکی جیاوازەیە بۆ نووستن بۆ نمونە مناڵی ساوە واتە تازەکە لە دایک بووە لە ڕۆژێکا پێویستی بۆ 12 بۆ 16 کاتژمێر نووستن هەیە کە ئەمە کاتێکی زۆر و بێ مناڵی ساوە لەم تەمەنەیە ئەو هەموو کاتژمێرە بخەوێت بۆ ئەوەی گەشەی باش بێت مناڵی تەمەنی 1 تا 2 ساڵ واتە کە لە دایانگەیە ئەو مناڵانە پێویستە لە ڕۆژێکە 11 بۆ 14 کاتژمێر نووستن بکەن تۆی گوڵ ئەگەر لە باخچی ساوایانیت واتە تەمەنە لە نێوان 3 بۆ 5 ساڵە ئەوە لە ڕۆژێکە ئەبێت 10 بۆ 13 کاتژمێر نووستن بکەیت بۆ ئەوەی گەشەیەکی باش و هەروەها وزەیەکی باشت پێبێت ئەگەر توی گوڵش خوێندکاریت و لە قوتابخانەیت واتە تەمەنە لە نێوان 6 بۆ 12 ساڵە ئەوە لە ڕۆژێکا پێویستە 9 بۆ 12 کاتژمێر نووستن بکەیت نابێت کەمتر بکەیت کەواتە زانیمان کە بەپێی تەمەنەکان کاتی نووستنەکانیش جیاوازە ئەی بابزانین چ کاتێکی خەو باشترین و تەندروستترینە واتە ڕاستە بۆ نمونە تۆ پێویستت بە 9 بۆ 12 کاتژمێر نووستن هەیە بەس ئەبێ بزانین کەی ئەم 9 بۆ 12 کاتژمێرە پێڕەو ئەەکەین و چ کاتێک باشە کە بخەوین و لە خەو هەستین باشترین جۆری نووستن ئەو جۆرەیە کە شەوان زوو ئەخەویت و بەیانیان زوو لە خەو هەڵەستی ئەزانن بۆ لەبەرەوەی بەیانیان زوو لە خەو هەستان چەند سوودێکی زۆری هەیە کە گەر ئێستا پێتان بڵێم ئەوە ئێوەی گوڵش لە مودوا بەیانیان زوو لە خەو هەڵئەستن بۆ ئەوی بێبەش نەبن لەم سوودانە بابزانین سوودەکانی زوو لە خەو هەستان چییە لە بەیانیانە؟ گەورەترین و باشترین سوودی ئەوەیە کە گەشەمان باشتر ئەبێ واتە ئەو مناڵانی کە بەیانیان زوو لە خەو هەڵئەستن لە چاو مناڵێک کە بەیانیان درەنگ لە خەو هەڵئەستێ گەشەی جەستەیی باشتر ئەبێت و باڵای باشتر گەشە ئەکات و هەروەها ئەندامەکانی لەشەی باشتر گەشە ئەکەن کەواتە پێویستە بەیانیان زوو لە خەو هەڵەستین هەروەها یەکێکی تر لە سوودەکانی زووهەستان لە خەو ئەوەیە کە چالاکی مێشکمان باشتر ئەبێت و هەروەها وزەیەکی باشترمان پێبێ بۆ ڕۆژەکەمان واتە کاتێک تۆ بەیانیان زوو لە خەو هەڵەستی ئەوە مێشکت باشتر ئیشەکات و توانای بیرکردنەوەت باشترە بێ و کاتێک کە خوێندکارێت و لە قوتابخانیت ئەوە لەوانەکانە بێگومان باشترە بیت وەک لە خوێندکارێک کە درەنگ لە خەو هەڵئەستێت و کاتی خەوەکانی تێک چووە
هەروەها یەکێکی تر لە سوودەکانی زووەستان لە خەو ئەوەیە کە فریای ژەمی بەیانیانەکەوین. بێگومان ژەمی بەیانیان ژەمێکی سەرەکی زۆر گرنگە و نابێت بە هیچ شێوەیەک لە کیسمان بچێت. لەبەرەوەی ژەمی بەیانیان چەندین پرۆتین و چەندین ڤیتامین و کانزایتایە کە بۆ جەستەمان بەسوودن و نابێت بە هیچ شێوەیەک ژەمی بەیانیان نەخۆین. کاتە کاتێک بەیانیان زوو لە خەوەڵستی فرای ژەمی بەیانیانی شەکەویت و پەلەپەل نابێت و هەروەها بە ئیسراحەتنانی بەیانەکەت ئەخۆیت و پاشان ئەچی بۆ قوتابخانە. کاتێک بەیانیان تۆ زوو لە خەو هەڵەستیت فریای ڕێخستنی شوێنی نووسنەکەت ئەکەویت و فریای ڕێخستنی کەلوپەلەکانت و کەلوپەلەکانی قوتابخانەت و هەروەها هەموو ئەمانە ئەکەویت و پەلەپەل ناکەیت بۆ ئەو قوتابخانە و هیچ شتێکت بیر ناچێت لە پێنووس و لە کتێبەکانت هەموو شتێک ئەبێت لەگەڵ خۆت و هیچ شتێکت بیر ناچێت. هەروەها ئەگەر بەیانیان زوو لە خەوەستی ئەوە بە درێژایی ڕۆژەکە خەواڵ و نابیت و باوێشک نایی. بیرتان لە سەرەتای بەرنامەکەەوە من باوێشکم یا خەواڵوو بووم. هەروەها ئەگەر دیقەت بن من ڕسمی پاتریک کە ڕەفیقەکەی سپۆنج بۆبە کردومە بە یەخەکەمەوە خەواڵووە. کەواتە ئەگەر تۆ بەیانیان زوو لە خەوەستی ئەوە خەواڵوش نابیت و وزەیەکی باشترە پێبێ بۆ چالاکیەکان. هەروەها ئەگەر بەیانیان زوو لە خەو هەستی فریای دانیشتنی بەیانیانەکەوی وە کۆزانین ئێمە بێ لە ڕۆژێکا دوو جار دەمودانمان بشوین بەیانیان و شەوان. کەواتە گەر بەیانیان زوو لە خەو هەستی فریای دەمودانیشتنی بەیانیانەکەویت و اینجا ئەتوانی لە دوای دانیشتنەکە بچی بۆ قوتابخانە و بیرمان بێت کە پێویستە دانیشتنەکەت نیو کاتژمێری بین بێت لەگەڵ نانی بەیانیەکەت واتە کە نانی بەیانی توار پاش نیو کاتژمێر اینجا دەمودانت بشویت. گوڵەکانم ئەمە سوودەکانی زووەستان لە خەو بوو. کاتە زووەستان لە خەو سوودێکی زۆری هەیە بۆ جەستەمان، بۆ مێشکمان، بۆ چواردەورمان. کەواتە ئەبێ ئێمە بەیانیان هەوڵبێن زوو لە خەو هەستین. باشە زۆر ئەبیستین کە ئێوێ گوڵەڵێن ئەخر شەوان زوو خۆمان لێ ناکەوێ بەیانیان زوو خەبەرمان نابێتەوە چی بکەین بۆ ئەوەی کە شەوان زوو خۆمان لێ بکەوێ. گوێڕایەڵ بن و ئێستا من چەند خاڵێکتان پێڵێم کە ئەگەر جێبەجێ بکەن بێگومان شەوان زوو خەوتان لێکەوێت و بەیانیانش زوو خەبەرتانە بێتەوە. یەکێک لە گرنگترین شت ئەوەیە کە بیکەن خۆتان بە دوور بگرن لە شاشە ئەلکترۆنیەکان. شاشە ئەلکترۆنیەکان مەبەستم مۆبایل و ئایپاد و هەروەها تەلەڤیزیۆنە پێش نووسن. واتە پێش نووسن خۆتان بە دوور بگرن لە شاشە ئەلکترۆنیەکان لە بەرۆی ئەم شاشانە تیشکێکی هەیە کە ئەم تیشکەوە ئەکات کە چاومان و مێشکمان چالاکتر بێت و هەروەها درەنگتر خەوبمان باتەوە. کەواتە گرنگترین شتەوەیە کە پێش نووسن خۆتان بە دوور بگرن لە شاشە ئەلکترۆنیەکان. هەروەها خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە خواردنێکی زۆر نەخۆن پێش نووسن واتە بەسکێکی تێرەوە نەچن بۆ سەرجێگەی نووسن چونکە ئەو کاتە خەوتان لێ ناکەوێ. باشتر وایە کە دوو کاتژمێر پێش نووسن هیچ نەخۆن بۆ ئەوەی گەدەتان ئارام بێت و هەروەها زۆرتان نەخوارد بە پێش نووسن چونکە واکە خەوێکی نەئارامت هەبێ. هەروەها باشترین شت ئەوەیە کە شوێنی نووسنەکەت هەوڵ بیت ئارام بێت و دوور بێت لە ژاو و لە دەنگە و هەروەها گرتوانیشتان گوڵۆپەکەش بکوژێنەوە چونکە ئەو ڕووناکیە زیانەگەینە بە چاومان واکە درەنگتر خەومان لێ بکەوێت. هەروەها شتێکی گرنگی تر بۆ ئەوەی یارمەتی دەرمان بێ کە شەوان زوو خۆمان لێ بکەوێ ئەوەیە کە ڕۆژەکەمان بەرهەمدار بێت و چەند چالاکیێکی وەرزشیمان هەبێ. و چالاکی وەرزشیش بەیانیان کرێت باشترە. اینجا چ لە قوتابخانە بە یاخۆ چ لە ماڵەوە چەند چالاکیێکی وەرزشی بکەین ئەوە جەستەمان تا ڕادێک ماندووە کات وامان لێکا کە شەوان زوو خۆمان لێ بکەوێت. خاڵێکی گرنگی تر ئەوەیە کە وامان لێ بکە شەوان زوو بخەوین ئەوەیە کە ئێمە هەموو شەوێک پێویستە لە شوێنی تایبەتی نووسنی خۆمان بخەوین. واتە نابێت شەوێک لە ژووری خوشکەکەت براکەت دایک و باوکت یان لە هەر شوێنێکی تر بخەویت لە بەرۆی ئەمە واکە کە خشتەی خەوەکەت تێک بچێت و هەروەها مێشکت نازانێت کە ئەم شەو سەرێکام ژوورەیە بۆ ئەوەی بخەوی بۆ تەنها پێویستە لە شوێنی تایبەتی نووسنی خۆت بخەویت و لە هیچ شوێنێکی تر نەخەویت. یەکێکی تر لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە شوێنی نووسنەکەت پاک ڕابگریت و خاوێن بە شوێنی نووسنەکەت و تەنها شوێنی نووسنەکەت بەکاربێنیت بۆ خەوتنی خۆت. واتە نەچیت چەند چالاکیێکی تری لە ئەنجام بێت وەکو نان خواردن و هەروەها وانە خوێندن و یاریکردن. پێویستە تەنها شوێنی نووسنەکەت تایبەت بێ بە شوێنی خەوتنی خۆت.
گوڵە جوانەکانم من لێرەیە هاتمە کۆتایی بەرنامەکە وەکو بینیوتان و بیستان کە زوو هەستان لە خەو زوو خەوتن چەند سوودێکی زۆر باشی هەیە گەشەی مەشکمان باشترەکە گەشەی لە شەممان و جەستەیمان باشترەکە هەروەها فرێنانی بەیانی فرێ دانیشتن چەند سوودێکی زۆر کەواتە ئێوەی گوڵش بۆ ئەوەی بێبەش نەبن لەم سوودانە هەوڵبەن شەوان زوو بخەون و بەیانیان زوو هەستن بۆ ئەوەی کە مرۆڤێکی بەرهەمدار بن و هەروەها لەشێکی ساختان هەبێت و ڕۆژێکی خۆشتان هەبێت و هەروەها گەشی مەشکتان باشتر بێت و وریاتر بن و زیتەڵەتر بن کەواتە لەمەودا پەیمانم پێبن کە شەوان زوو بخۆن و بەیانیان زوو هەستن. من لێرەیە بەجێتانێڵم بەڵام ئێوەی گوڵ بەردەوام بن لە بینەری بەرنامەکەمان بۆ ئەوەی زۆرترین زانیاری وەرگن و لەش ساخ بن بیرتان نەچێ بەرنامەکەمان بەردەوامە بێت و من لێرەم کە ئێوەی گوڵ سودمن بن و زانیاری وەرگرن بەردەوام بینەری ماوەی مناوان بن لە شاشە جوانەکەی کورسات من لێرە و بەجێتانێڵم و تا بەرنامەیەکی تر بەیەکتر شادەبینەوە ئاگاتان لە خۆتان بێ کاتێکی خۆش خواتان لەگەڵ.